ئەزیزانی دیمەن تیڤی سڵاوتان لێبێ. ئامارەکانی ئەم دوایە بریتیە لە تۆمارکردنی نەخۆشیەکانی ڕۆماتیزمە کە ڕێژەیەکی زۆر بەرچاوی تێدایە. نەخۆشی ڕۆماتیزمە چییە؟ نەخۆشی ڕۆماتیزمە بریتیە لەوەی کە سیستمی بەرگری کەسەکە هێرشەکاتە سەر خانە و شانەکانی جەستەی خۆی. بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە میوانداری دکتۆرێکی بەڕێزمان کردووە. پاش ناوبڕێک و ئەگەڕێنەوە لاتان. دووبارە سڵاوتان لێبێ. لە ئامارەکانی ساڵی 2022دا دەرکەوتووە کە ڕێژەی 350 میلیۆن کەس بە نەخۆشی ڕۆماتیزمە تۆمار کراون. بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە میوانداری دکتۆر هاوار علی ئیحسانمان کردووە پسپۆری نەخۆشیەکانی جومگە و ڕۆماتیزم و فەقەرات. کاک دکتۆر بەخێربێی. زۆر سپاس. کاک دکتۆر بە وردی ڕۆماتیزمە چییە؟ پێشەکی من زۆر مەمنونم، زۆر سپاسان دەکەم بۆ ئەم دەرفەتە. ئەوەی ڕاستی بێ ڕۆماتیزمە بریتیە لە کۆمەڵێک لە نەخۆشی و نیشانە بە تایبەتی جومگەکان ئەگرێتەوە. ڕاستی بێ هەموو جومگەکان، جومگەی بچووکمان هەیە، جومگەی ماناوەندمان هەیە، جومگەی گەورەمان هەیە. ئەتوانین بڵێن نەخۆشیەکە احتیمالە سەرەتا دەست پێ بکە وەکو نەخۆشیەکە ئەڵێ بێهێزم، زوو ماندوو ئەبم، تام هەیە، لەرزم هەیە. هەندێک جار نەخۆشەکان جومگەیانە ئاوسەیە، جومگەیان تووشی سووربوونەوە ئەبێت، بە تایبەتی بەیانیان نەخۆشەکە ئەڵێ من ناتوانم هەستم بە زوویی هەستم، ئەبێ ماوەیەک دانیشم تا لەشم گەرمە بێت، تۆزێ ئەوساوەکەی کەمە بێتەوە، ئەو کاتە ئەتوانێت بچێتە سەر ئیش و کاری خۆی. ئەمە بە شێوەیەکی گشتی نەخۆشی ڕۆماتیزمەیە، بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی گشتی، چونکە ڕۆماتیزمە بەس هێرشکردنە سەر جومگەکان نییە. بەڵێ نەخێر، بەشێکی هەندێک نەخۆشیمان هەیە دژێتەن لەشی مرۆڤ، دژێتەن تامان پێش ئەوە با شتێ باسکەم. ئێمە نزیکەی 200 نەخۆشیمان هەیە ئەچێتە ژێر ناوی نەخۆشیەکانی ڕۆماتیزمە. وەکو پێم وتیت بەعزێکی دژەتەن دروستەکە لەشی مرۆڤ دژی شانەکانی خۆی. بەڕاستی بۆ دروستی ئەکات هۆکاری زۆر زۆرە. هۆکارمان هەیە، ئەڵیانی هینمان هەیە، تیۆریمان نەظەریەمان هەیە، ئەڵێ بەپێی هەندێ ڕیسێرچ ئەڵێ احتیمالە هۆکار ینی ئەو شتەی کە ئەیروژێنێ ینی مەناعەتی ئەو مرۆڤە تێکەیە، احتیمالە ڤایرۆس بێ، احتیمالە تێکچوونی هۆرمۆنات بێ، احتیمالە هەندێ جینات بێ، جەنێتیک بێ. ئەمە بە شێوەیەکی گشتی هۆکارەکانی نەخۆشی ڕۆماتیزمە. بەڵێ کاک دکتۆر واتە دژەتەن لە بەرگری لەشی مرۆڤەکە خۆی و دروست ئەبێ و هێرش ئەکاتە سەر ئەم نەخۆشیە. کاک دکتۆر تۆوتت کە ڕۆماتیزمە با بڵێن چەندەها جۆر هەیە کە ئەکەوێتە بەریەوە، بەڵام ئەوەی کە لەناو ئێمە باوە زیاتر ئەوەی کە کار ئەکاتە سەر جومگەکان ئەو ڕۆماتیزمەیە. لە چه حاڵەتێکە پێویستە کات ئەم جومگانە بگۆڕدرێن؟ بەڵێ لە حەزەکەم پێش ئەوە باسی هەرە باوترینیان بکەم نەخۆشی ڕۆماتیزمە کە پێ وترێ بە ئینگلیزی پێ ئەڵێن ڕۆماتۆید ئەرثرایتس، بە کوردی هەوکردنی جومگەی ڕۆماتیزمی پێڵێن. ئەمە باوترینیانە بەڕاستی. ئەیا بە تایبەتی ئەیا لە جومگە بچووکەکانی دەست، قاچ، ئەنجار ئەژنۆ، ئەنجار احتیمالە هەندێک جومگەی تیژ بگرێتەوە. عادەتەن نەخۆشەکە ئەڵێ من هەستەکەم بەیانیان ئازارم هەیە، ئەوساوی دەستم هەیە، قاچم هەیە، احتیمالە تا نیو سعاتێک نەخۆشەکە بڵێ من ناتوانم هەستم تا تۆزە ئەبێ گەرمی کەم دەست و قاچوانە، ئەنجار ئەتوانم. ئەوە باوترینیانە بەڕاستی. ئەگەر گەیشتە ئەو قۆناغی کە تقریبا احتیمالە بڵێن 10 ساڵ 15 ساڵ ئەگەر بە جوانی بە ڕێکوپێکی ئەو نەخۆشە عیلاج وەرنەگرێت و سەردانی دکتۆری پسپۆری تایبەتی خۆی نەکات، ئەگاتە ئەو قۆناغە بەڵێ جومگە گۆڕینی تیا بکەوێت. بەڕاستی ئەو کاتە ئێمە ئەگەر نەخۆشەکات بۆ لامانە نەمانتوانی ینی گەیشتۆتە ئەو قۆناغی کە ئیتر دەستی لە ئیش کەوت بێ و کاتێڵێن بڕۆ بیگۆڕە ئەو جومگەیە. بەڵێ
بەڵام پێشەوە باسی ئەگە عیلاجەکانیش بکەین تەسەوڕەکەم گرنگتر بێ. بەڵێ کاک دکتۆر لە حاڵەتێکە کە ڕۆماتۆید ئارترایتسمان هەیە باشە ئەم نەخۆشە بەس جونگەکانی دەست و قاچی ئەگرێتەوە بەڵێ زیاتر ئەژنۆ احتیمالە هی کلۆت بێ حەوز بێ بەجا شان زۆربەی کات پەنجەکانی قاچ بەڵێ. کاک دکتۆر ئەم پشکنینی ئەمانە بە چی دەرەکەوێت؟ ئێمە کە عادەتەن نەخۆشەکەی بۆ لامان بە نیشانە سەرەتایەکان دەست پێکات ئەجار ئێمە تاوان تاکی دەبێت پرسیاری مێژووی پێڵین هستری مێژووی پزیشکی لەکەین کەی دەستی پێکردووە کەی هینەکەت زیاکات ئازارەکە زیاکات چ کاتێک زیاد ئەکات دوای چەندێک ئەخایێنێ ئازار و ئەوساوێکت ئەو کاتە کە مێژووی پزیشکیمان هەستریمان لێ وەرگرت ئەو کاتەی نەسەر هەندێک پشکنینی تایبەت بریتە لە پشکنینی خوێن دژەتەنەکان بەڕاستی ئەوانەی بۆکەین هەندێک کرایتیریامان هەیە ینی هەندێک خاڵی گرنگمان هەیە کە بەپێی توێژینەوەی زانستی سلمێنراوە ئەگەر نەخۆشەکە بۆ نمونە 4 لەدە هەندێک بەپێی نەخۆشیەکان هەندێک 4 لەدە بۆ نمونە 7 لەدە بۆ نمونە هەمانە 3 لە 5 ئاها کە تهدیدمان کرد ئەو کاتە ئەڵێن تۆ ئەو نەخۆشی ڕۆماتیزمەت هەیە بە تایبەتی واتە بە نیشانەکان بەڵێ لەگەڵ گرنگترین شت بۆ ئێمە ئەفو دکتۆرەگیان نیشانەیە بەڕاستی و مێژووی نەخۆشیەکەیە پێش پشکنین و پێش هەموو شتێک ئەوە زۆر گرنگە بۆ ئێمە یعنی ئەوەی کە پێڵین کلینیکی پشکنینی کلینیکی بەڵێکیان. کاک دکتۆر کاتێک لە کەسێک دایک و باوکی ڕۆماتیزمیان هەیە یان لە مێژووی خێزانەکەیەتیایەتی یعنی ئەگەری زیاترەکە ئەم کەسانش توش بن زیاترە تاکید بە تایبەتی ئەگەر بۆ نمونە باوک و دایکی خزم بن یان هەندێک نەخۆشییان دەگمەنیشە بەڵام هەیە دایک و باوکی نەخۆشی ڕۆماتیزمیان هەیە باڵێ تاکید لە نەوەکانیان مناڵەکانیان ڕێژەی توشبوونیان بە ڕۆماتیزمە زیاترە تاکید بێجگە لە هۆکاری بۆ ماوەی هۆکاری تر هەیە کە بێتەوە ڕۆماتیزمە لە مرۆڤ مەبەست ینی جگە لە جینات و بەڵێ بێجگە لە جینات هۆکاری ژینگە یان هۆکاری بەڵێ ئەوەیە کە باسمان کرد تاوان تا ئێستا ئەتوانم بڵێم لە 95 نەخۆشیەکانی ڕۆماتیزمە بە ینی بە هینێکی بەنگلیزی پێڵێن کۆنکریت تیۆری ینی شتێکی سلمێرا و لە 100% نییە بەڕاستی هۆکاری سەرەکی نییە هەمووی ئەڵێ یەکێگەڵێ ڤایرۆسە بەعزێکەڵێ احتیمالە بەکتیریا بێ ینی میکرۆب بێ هەندێکەڵێ جیناتە ینی باوکو بە پیرانمان هاتوۆتە نەقل بووە بۆ ئێمە بەعزێک ئەڵێ احتیمالە هۆرمۆنات بێ ئەو شتانی کە لە ناو خوێن هەندێ کۆندامان هەیە تایبەتە هەندێک هۆرمۆنمان ئێڕژێتە ناو خوێن بەڵام وەکو شتێکی سلمێرا لە 100% کەس نازانێت لە ئافرەت و پیاوە ئەمە فەرقەکات بەڵێ تاکید بە شێوەیەکی گشتی ینی نەخۆشیەکان ڕۆماتیزمان بەداخەوە لە مینە زیاترە لە هەموو شتێک بەداخەوە ئەرێوەڵا بەداخەوە زیاترە بەڵام بۆ هەندێک نەخۆشی بۆ نەخۆشی ئەگۆڕێ بۆ نمونە ئێستا RA ئەوەی کە پێڵین بە کوردی هەوکردنی جونگەی ڕۆماتیزمی تقریباً 4 بۆ بەیەکە 5 بەیەکە بە پێی ڕسێچ ئەگۆڕێ بە بەڕاستی بەڵێگیان بەپی ناوچەش بەپی ناوچەش زۆر ئەگۆڕێ بەڵێ کاکتۆر بۆچی ئافرەتان زیاتر تووشە بن ئەوە ئەمان گێڕێتەوە سەر یەکێک لە تیۆرەکان کاڵەیە پەیوەندی زۆری هەیە بە بابەتی هۆرمۆناتەوە عادەتەن تێکچوونی هۆرمۆنات یەک تۆز لە ئافرەت زیاترە هەمانە ئیسترادایڵمان هەیە ئەسترۆجینمان هەیە پرۆجسترۆنمان هەیە احتیمالە ئەوە یەکێک لە سپئینەکان بێت تیۆرەکان بێ هۆکارەکان بێ بەڵێ کاکتۆر فەرقی بینی سیرۆتایپ و سیرۆپۆزیتیڤ و سیرۆنێگەتیڤمان هەیە ئەمە ینی ئەتوانم بڵێم تایبەتمەندیەکی نەخۆشی RA کە وتمان هەوکردنی جونگەی ڕۆماتیزمیە واتە ئەوش چەند جۆرێکی لێ بێتەوە هەر ئەو تقریبن ئەو خۆی جۆر نییە بەڕاستی ئەم هینێکمان هەیە ڕێژەی ڕۆماتیزمیمان هەیە RFمی پێڵین بەڕاستی جۆرێکە لە دژەتەن ئەوەی هێن با بڵین توێژەران و ڕسێچکە کراوە سیرەکەن هەندێک نەخۆشمان هەیە لە سەرەتای نەخۆشیەکەەوە ئەو RFە کە ڕێژەی ڕۆماتیزمیە بە کوردی سیرەکەن کە فەحسیان بۆکەن نێگەتیڤ ینی تای نییە خوێنەکەی بەڕاستی بەڵام نیشانەکانی نەخۆشیەکەی هەیە هەندێکیان پۆزیتیڤە
و بینراوە هەندێک بە نێگەتیڤ دەست پێکا و هەروە ئەمێنێت و بینراوە هەندێک دوای چەند ساڵێک هەیە 5 ساڵ هەیە 10 ساڵ ئەگۆڕێ لە نێگەتیڤەوە بێتە پۆزیتیڤ. واتە لە فحسی خوێنەکەیە دەرئەچێت. دەم خۆش ینی لە فحسی خوێنەکەیە هەیە نێگەتیڤ دەرەچێت کە ڕۆماتیزمەیە بەس نیشانەی ڕۆماتیزمە هەیە ئەو هەر بە ڕۆماتیزمە حسابە بەڵام هەشە نێگەتیڤە دوای ئەبێ بە پۆزیتیڤ و عادەتەن ئەوانەی کە بە پۆزیتیڤ یەن یەک تۆز نەخۆشیەکە یعنی با بڵێن نیشانە و کاریگەری نەخۆشیەکان زیاتر ئەبێ بەڕاستی. دکتۆر من ئەوەی بینیومە لەناو ئایلیا و لەناو کەس و کار و لەناو کۆمەلگە ڕۆماتیزمە زۆر کاتێن لە جونگەی سمت ینی دژەتەنەکان هێرشەکەنە سەر جونگەی سمت ئەمە چه هۆکارێکی هەیە؟ ئەوە ئەگەر مەبەستت ئەو جونگەی کە پێڵین SI joint ڕێک جونگەیە کە دروستە بێ لە بینی بربڕەکانی پشت زائدەن جونگەی حەوز ئەوەی کە پێڵێن کلۆت بازێک پێڵێ ئەو ڕێکنە ناوڕاستی پشتە ئەوە بەنگلیزی پێڵێن SI joint یاخود sacroiliac joint ئەوە یەکێکە لە نەخۆشیەکانی ڕۆماتیزمەی نەخۆشیەکی کە پێڵێن ankylosing spondylitis کورتیەکەینەوە بە AS. ئەمەیان چییە؟ ئەمەیان هەندێک دژەتەنە ڕێک لەو جونگەی کە بەڕێزت فەرمود لەو شوێنە ئەیات عادەتەن چۆنە نیشانەکانی بە تایبەتیش لە گەنج توش ئەبن ینی لە بینی 20 بۆ 40 ساڵ نەخۆشەکەیەت ئەڵێ من بە هەندێک جار شەوان ئازارێکی بەشی خوارەوە پشتێکی عجایبم هەیە بەڕاستی خەبەریەکاتەوە یعنی نەخۆشمانی ئەڵێ ناتوانم خەبەرمە بێتەوە یاخود بەیانیان بۆ نمونەکەی هەڵە سێ خەبەرێ بێتەوە ئەوێ هەستێ بچێ بۆ ئیشەکەی دەوامێک ئەوەیە ناتوانێت تا نیو سەعات احتیمالە تا سەعاتێکیش ئەو نەخۆشە لە ناو جێگامێنێتەوە تا هەندێک وەرزشەکات و ئەجوڵێت و حرەکات و وەرزشەکە ئەنجار یەک تۆز بە وشەی نەخۆشەڵێ تۆزێ ئەکرێمەوە خاو ئەبێتەوە جونگەکانی. ئەمە ئەوەی کە بەڕێزت فەرمووت پێڵی نەخۆشی ئەنکیلۆزینگ سپۆندیلاایتس ئەمە یەکێکە لە نەخۆشیەکانی ڕۆماتیزمە. ئەمەش ئەکرێت بگۆڕدرێ ئەم جونگەیە کە ناکرێت ئەمە هەر بە عیلاج و وەرزش و هەندێک جار دەرزی لۆکاڵی ینی لەو شوێنە کاکتۆر ئێمە لە بەشیدانە ڕۆماتیزمەی جونگەی شەویلگەمان هەیە ئەمەش لای ئێوە چۆن ڕوون ئەکرێتەوە؟ بەڵێ جونگەی شەویلگە ئەوە هەر زۆربەی نەخۆشەکانی RA ئەیا لەو شوێنیان نەخۆشی AS احتیمالە بیا لەو جونگەی کە بەڕێزت باست کرد هەر ئەوەی شەر بەشێکە لە وەکو ڕێک چۆن جونگە بچووکەکانی دەست هەر عینیشت معاملەی احتیمالە بە دەرمان بە احتیمالە هەندێک جار بە دەرزی لۆکاڵی بێ بۆ ئەو جونگەیەکەین احتیمالە هەر عینیشت دەرزی لۆکاڵی بۆ ئەو جونگەی شێوەلگە بکەین. بەڵێ دکتۆر ئەم جونگانە کە ئەگۆڕدرێن یان دەست و قاچ و ئەوانیان دەرزیان بۆ ئەکرێ دوای ئەو ئەم ڕۆماتیزمی ئەم دژێتەنانە دیسان هێرش ناکەنەوە سەر ئەم جونگانە؟ نەخێر ئەگەر ئەو جونگەیە بگۆڕێ عادەتەن یعنی زۆربەی جونگەکان کە ئەیگۆڕن پلاتینە یان سیرامیکە بەڕاستی تر ئەو دژێتەنە ئیش ناکاتە سەر ئەو جونگەیە لە با بڵێن ئەگەر بەشێک لە هینەکەی مابێت شتێکمان هەیە پێڵین پەردەی ساینۆڤێڵی پێڵین مێمبرین دەم خۆش کە ئەوە زیاتر دژێتەنەکان زیاتر هێرشەکەنە سەر ئەو پەردەیە ئەگەر بەشێک لەو شوێنە مابێت سوتفایتر یعنی دکتۆرەکە لای نەبر بە جوانی یان ماوەتەوە ئەو بەڵێ دیسان ئەو شوێنە التیهاب بکات و ئەوسێت و ئازارێ بێت واتە لەو کاتی جونگەکەی بۆ ئەگۆڕدرێ ئەم کەسە ئەگەر دکتۆرەکە بە باشی پەردەکەی بۆ لا نەبردبێ ئەگەری هەیە بەڵێ ئەو جونگە گۆڕدراوەش دیسان و کاریگەری لەسەر هەبێت نە جونگەکە خۆی پەردەکەی بەس بەشی پەردەکەی بەڵێ دیسان و ئازاری جونگەی بۆ دروست هەبێتەوە. دکتۆر ئەکرێت ڕۆماتیزم بگۆڕدرێ بۆ شێرپەنجە؟ بەڵێ هەندێک نەخۆشیمان هەیە نەخۆشی ڕۆماتیزممان هەیە ناڵین ڕۆماتیزمەکە خۆی ئەگۆڕێ بەڵام ڕێژەی بینراوە ڕێژەی توشبوونیان بە هەندێک شێرپەنجەی تایبەت بەڵێ زیاترە لە ئینسانی مرۆڤێکی تەبیعی و بۆی دژێتەنەکان بەڵێ یەکێک لاگەران تێکچوونی عادەتەن هەموو بە شێوەیەکی گشتی تێکچوونی ئیمینیتی یاخود دژەتەن و مەناعەتی ئەو مرۆڤە کە گۆڕانکاری دروستە بێ بەڵێ ئەگەری شێرپەنجە زیاترە بێ. دکتۆر پرسیارە کاتە مەشکمەوە یەکێ لە خزمەکانمان
بكوردي خو من لوزتين هبو هاو كرني قرقي كي زوري هبو دكتور بيوتي بو اگر ام لوزتين نشتر قريب ونكرت عملياتي بو نكرت لي ابيت الروماتيزما امش تراستا بله راستا اما بيوتري روماتيك هارت ديزيز يعني نخوشي روماتيزمي بابلين دلي روماتيزمي اما تشيا ميكروبي كتابات مان هي جورك انا بكتيريا براسي ك دجتنا ك او ميكروبات شتنا او لشيمروف او دجتنا كدروس ابي ريك لشاني وكو شلون دروسيك او دجتنا ريك لباتي وي لميكروبك بات ايالا شانكاني دل بو لبروا هن هي ليش ليك اتشن شاني او بكتيريا يعني او ميكروب ريك لشاني دل اتشت او دجتنا لباتي وي ميكروبك لنابات ريك نازاني او وكو لبروا ليك اتشن اتشي ايالا شانكاني دل بله دلي او مروفه واتا بيتا جوري كلنا نخش روانزم براسي اگر لبدايته ولا سرته ندوزريته ما ترسيكي زور قوري هي بله كالتر بين سر چاره سرکان روماتیزم بله چاره سرکان روماتیزم چونو با چند رگات چاره سر اکرت بله بشوی کی گشتی اما باسی روماتیزم اکین یکم ابي اما دانشین لقل نخوشگاه قصه بکین براسی یکم شده به متمانی پی بخشين و پی بلين امن خوشيه یکم کوشندنیه دوهم بعلاجی دريش خاين كنترول ابي و بيوس ناكا هيج دل راوكيك دروس براسي لدشي نخوشي روماتيزما بشويكي قشتي من طبعا قصه كم اما يكم و جرينترين بشي چاره سر براسي ابي نخوشيك تيجيني بلين نخوشيك اما اوها دروس ابي اوها علاج كان يك دوسيه ابي تو دريش خاينه وكون سانكي طبعا طبيعي وكو مروفكي طبيعي اجيت بلان بمرجك بس متابعه لقل دكتورك كي علاج كانت بجواني ورقريتو اما يك دو علاج دوهم اويا بيلين نون فارماكولوجيكال يعني شي يعني غيري درمان علاج غيري درمان نخوش قالين توزي ورشيكي سوق بكا بياسا ملكردن ورشي سويدي ايروبكس اكسرسايزي بيلين اما بشي دوما بشي سيم يعني سر درمان بشتك مان هي بيلين نون ستيرويدال زائدا ستيرويدال امانه دو بشي سركين لعلاجي نخوشكان روماتيزما و دجي هاوكردن براسي هردو ام ستيرويدون نستيرويدا دجي هاوكردن ايشكن يعني هر هاوكردن يكلش مروف بيت اما خاوي كاتو يواشي كاتو اما بشكي خالكي تر هندي الدرمان من هي كزور زور تايبته بين خوشكاني روماتيزم بي الين بانجليزي ديمارت اگر بيكينا كورديكي تقريبا اتوين بلين درماني دجا روماتيزمي حرك واقريتو اما جوري زور زورا هموي ايشكن مناعتي او نخوشت وزي خاوك يواشكاتو تا هوكرنكي كم بيتو وكو طبعا حزكم اماشي بي بدن اشتك هي حزكم اماشي بي بدن براسي دربانك هي بيلين ميثوتريكسيد كبداخوا يعني هندك دكتور يعني لاوانيك لفيلدي بزيشكي ايشكان بنخوشكان ام علاجه بكارمينا بو بحساب كيميائيه كبنخوشكان علي كيميائي يكسر او نخوش جناح يكسر اترسي راست خوي كيميائي والله ام زور ريشكي كما يعني زور كما اوكو اني بلين او نخوش يعني كلا چارەسەری شێرپەنجەوەرەگەن 100 ئەوانەی ئێمەیەکەین بە نەخۆشەکان بەڕاستی ئەوەی ئێمە ڕێژەیەکی زۆر کەمە زۆر گرنگە ئەو دەرمانە نەخۆشەکە بیخوات و بە هیچ شێوەیەک نابێت کە دەستی کرد بەو عیلاجە نابێت بە کەیف خۆی بیوەستێنێ ئەمە حەزم کرد ئاماژەی پێ بدەم ئەنجار ئەوە هەندێک عیلاجی ترمان هەیە کە زۆر گرنگە ئەگەر او علاجاني دجا روماتيزمي اگر فشليان هنا يعني نيتواني بجواني كنترولي نخوشك بكات اما مجبورين يا اخي نسر علاجك كتقريبا لكوتاين وتكانوا او علاجه كوتوتا بازار وكو ولاتاني اوروبي ولاتي امريكا اوكي بروفي كردوا بيلين درماني بيولوجي ياخذ بيولوجيك ايجنت بانجليزي واي بيلين زور يعني بابلين فيلدكي غوريو
هەندێ دەرمانی زۆر ئەچێتە ژێر ئەو ناوەوە بە جۆری حەبمە هەمانە حەبە هەمانە زۆربەی دەرزیە بەڕاستی هەمانە بە حەبیش هەمانە هەیە هەفتانەیە هەیە مانگانەیە هەیە 3 مانگ جارێکە هەیە 6 مانگ جارێکە بەڵام ئەبێ نەخۆشەکان من یەکشت بزانن ئەبێ ئەم عیلاجانە درێژخایەنە وەکو چۆن نەخۆشیەک بۆ نمونە زەخت و شەکرەی هەیە ئەبێ ئەم عیلاجانەش بەردەوام بەکاری بێنێ نابێ بە هیچ شێوەیەک دەستکاری بکرێت لە خۆیەوە بۆ سێنرێت بگرە هەندێک جار ئەگەر بۆ سێنرێت چ دەرمانی بایۆلۆجی بێ چ دەرمانی دژە ڕۆمانتیزمی بێ احتیمالە کاریگەری خراپێ بێ یان دیسانەوە دکتۆرەکە کە بۆ جارێتریش بۆی ئەنووسێتەوە جوان ئیش نەکە ئەو دەرمان ئەمە بە شێوەیەکی گشتی عیلاج چارەسەری نەخۆشیەکانی ڕۆماتیزمی دکتۆر لە پوینتەکانتە باسی وت کرد کە شێوازی ژیانی نەخۆشەکانیش چارەسەرێکە بۆ ڕۆماتیزما و باسی وەرزشکردنت کرد وەرزشکردن بۆ منە نەخۆشە گێتەلات و ئەژنۆی ئێشە یان یەکێ لە جومکەکانی ئێشە بەڵام وەرزشکردن زۆر کات بازدانی تیا یان بەرزکردنەوەی قورساییتە لەم حاڵەتەیە ئەزێت بە جومگەکانی ناگات ئەو پرسیارە دەست و خۆش بێ شتێتریشت بیرخستمەوە بەڕاستی لە بیرم چوو باسکەم کە هەر بەشێکی زۆر هەرە گرینگە لە عیلاجی ڕۆماتیزمی کە پێڵین فیزیۆتەراپی یاخود ریهابلیتیشن یعنی چۆن ئێمە بە کوردی پەتی چارەسەری سروشتی و زائدەن چۆن ئەو نەخۆشە وردە ئامادەیکەین دیسان بگەڕێتەوە سەر ئیشی خۆی ژیانی ڕۆژانەی خۆی بریتە لە دوو بەش ئێمە هینمان هەیە ئۆکیپیشنال تەراپیمان هەیە بەڕاستی یعنی کەسێکە پسپۆریەکەی ئەوەیە ئەم نەخۆشە چۆن وردە بیگەڕێنەوە سەر ئیشی خۆی ئەمە ئۆکیپیشنال تەراپیستی پێڵێن بەشێترمان هەیە پێڵێن فیزیۆتەراپی یعنی چی یعنی چارەسەری فیزیایی فیزیکی ئەو نەخۆشە بۆ نمونە هەندێ وەرشی تایبەتە بۆ جومگە بچووکەکانە هەندێ وەرشی تایبەتە بۆ ماسوولکەکانە هەندێ وەرشی تایبەتە بۆ جومگە گەورەکانە بۆ ئەژنۆیە لەسەر پرسیارەکەی بەڕێزی شت بە تقریبا نەتوانم بڵێم لە 90 زیاتر نابێ هەموون ئەو نەخۆشانی کە نەخۆشی ڕۆماتیزمیان هەیە نابێ وەرشی قورس بکەن یعنی وەکو لە جوانی ئاسن ئەبێ وەرشی سووک بکەن وەکو مەلەکردن وەکو وەرشی سویدی وەکو بۆ نمونە وەرشی تایبەتمان هەیە ئەوانەی کە پێڵێن تایچی یۆگا ئەوانە بەڕاستی بەشێکی زۆر گرنگن لە چارەسەری هەر ئەتوانین بڵێن غەیری دەرمان چارەسەرێکی غەیری دەرمان بۆ نەخۆشیەکانی ڕۆماتیزم دکتۆر خواردن دەوری هەیە لە توشبوون بە ڕۆماتیزم یان چارەسەر ڕۆماتیزم بە شێوەیەکی گشتی ئەتوانم بڵێم لە 185 نەخێر هەندێ نەخۆشیمان هەیە کە ئەچێتە ژێر ناوی نەخۆشیەکانی ڕۆماتیزمەوە وەکو دەردە پاشای پێڵێن عەرەبی پێڵێن دائالملوکیان بە ئینگلیزی گاوتی پێڵێن ئەوە بۆ هەندێک خواردن هەیە ناتوانین بڵێن نەیخۆ بەڵام پێیان ئەڵێن کەمیکەنەوە زۆر کەمیکەنەوە یعنی توانم بڵێم لە 185 نەخێر هیچ پەیوەندی نییە لە بینی خواردن و نەخۆشیەکانی دکتۆر هەر باسی دەردە پاشا کەرەوەشمە بۆ ڕوونکەرەوە لەگەڵ دەردە پاشان نەخۆشیە کە طبعاً عینیشت درێژخایەنە بێ نەخۆشەکان بە بەردەوامی عیلاج خۆن عیلاجەکەیشی زۆر ئاسانە ئەو نەخۆشانە چۆن طبعاً نیشانەکانی چییە عادەتەن لە 199 نەخۆشەکەیت ئەڵێ جومگەی پەنجەی گەورەی قاچم زۆر ئەوساوە سوور بۆتەوە ئازارێکی زۆر بەقوەتی ئەبێت ئەو کاتە ئێمە هەندێک فەحسەکەین بۆ نەخۆشەکە کە بریتە لە ترشێکی تایبەت پێڵێن یوریک ئەسیدی پێڵێن سێرەکەن ئەو فەحسە زۆر بەرزێتەوە لە ئاستێکی تەبیعی زۆر زیاترە ئیتر عیلاجەکەی زۆر ئاسانە هەندێ حەبوو دەرمان و بە نەخۆشکان ئەڵێن هەندێ وەکو بۆ نمونە مادە کوحولیەکان نەخوات یاخود زۆر کەمی کاتەوە ئەو خواردانەی کە وەکو گۆشتی سوور و ئەوانەی کە مادەی پیورینیان تایە ئەڵێن زۆر کەمی کەرەوە بەڵام ئەتوانێ بیخوات یعنی ئەو کۆن ئەیانوت مەیخۆ ئێستا ئەتوانین بە نەخۆشان بڵێن بەس تۆ یەک تۆز کەمی کەرەوە گنە ئەتوانێ بیخوات بەڵێکیان دکتۆریان دەست خۆش بێ ئێمە بەردەوامە بین ئەزیزانی من پاش ناوبڕێکەوە گەڕێنەوە لاتان
ئازیزانی من دووبارە لەگەڵتانین بەردەوامی لە تاوتوێکردنی باسکردنی نەخۆشی ڕۆماتیزم. دکتۆر گیان باسی چارەسەرەکانی نەخۆشی ڕۆماتیزممان کرد. لە چارەسەرەکانە باسی دەرمانەکانمان کرد، ئەو دەرمانانی کە بەکارێت بۆ ڕۆماتیزمە و لە زۆربیانە ستیرۆید هەیە و ستیرۆید دەسە بە عام خەڵک ببوونی ئینتەرنێت و ببوونی سوشەل میدیا و شارەزای هەیە لەسەر کە ستیرۆیدەکان دەرمانی قورسن لەسەر جەستەی مرۆڤ. ئەم ستیرۆیدانە کاریگەریان چییە و باڵێن ساید ئەفێکتیان چییە لەسەر نەخۆش؟ بەڵێ یەکێک لە هەرە دەرمانە گرنگەکان ئەوەیە بۆ کۆنتترۆلکردنی هەوکردن دەرمانی ستیرۆیدیە بەڕاستی. طبعا چەند شێوازێک و چەند جۆری زۆرە بەڕاستی دەرمانی ستیرۆید، بەڵام ئێمە یعنی لە زۆر کات حەز ناکەین بینویسین بۆ نەخۆش بەڕاستی، بەڵام کە مەجبور بووین کە ئێمە این هێن حسابەکەین ئەو کاریگەرەکانی سەر نەخۆش لەگەڵ گرنگی بۆ نەخۆش کە گرنگیەکەی زیاتر بوو مەجبورین بینوسین بۆ نەخۆش، بەڵام بە ڕێژەیەکی کەمەی نووسین و هەوڵی شەین درێژخایەن نەبێ، یعنی هەرە با بڵێن ئەتوانین ئەو پەڕی ئەگەر زۆر درێژخایەن بێت 2 ساڵ ئەینووسین ئێمە بۆ نەخۆش، دوایەوە وردە یان ئێمە هەوڵەین زووتریش ڕایگرین، هەمانە تا 3 مانگ و وردە کەمیەکەینەوە تەوانە بێ بە قۆناغ یەواشەواش کەمیەکەینەوە تا کاریگەریەکان لەسەر نەخۆش کەمکەینەوە. یەکێک لە کاریگەری سەرەکیەکانی ئەوەیە احتیمال کاریگەری بەڕاستی لاوەکی زۆری هەیە، احتیمالە ئەو نەخۆشە تووشی قەڵەوی بێ، احتیمالە تووشی ڕێژەی خڕۆکە سپی و سوورەکانی تێکەچێت لە ناو خوێن، تەسیل لەسەر ئێسکیەکە بەڕاستی تەسیل لەسەر چاوێکە، بەڵام وەکو ئاماژەم پێەیە هەوڵەین بە زووترین کات کەمیکەینەوە بۆ نەخۆشەکە و ڕایگرین. واتە ئەم ستیرۆیدە پاش ماوەیەکە بێ ڕابگیرێت. کاکسور لەگەڵ ئەمەیە واتە نەخۆشی ڕۆماتیزم کۆنتترۆڵەکرێ و نامێنێ؟ نەخێر، بەداخەوە نەخۆشیەکانی ڕۆماتیزمی بە تایبەتی ئەوەی کە هۆکارە سەرەکەی دژەتەن کە دویژەتەن دروستەبێت لە لەشی مرۆڤ درێژخایەنە، ئەبێ نەخۆشەکە دایمەن چارەسەر وەرگێت و سەردانی دکتۆر هەیە هەمانە ئەڵین ماگانە بێتەوە، هەمانە 3 مانگ جارێ، هەمانە بە پێی کۆنتترۆلکردنی نەخۆشەکە بەڕاستی هەوکردنی جومگەکانی ئەو نەخۆشە توانین بڵین 3 مانگ 6 مانگ جارێ هەمانە ماگانە بێتەوە تا کۆنتترۆڵی نەخۆشەکەی. واتە دوای کە کۆنتترۆل کرا لەسەر ستیرۆیدەکە ئەتوانێت بۆی کەم کرێتەوە، بەڵام دیسان و لەژێر چاودێری پزیشکە ئەبێت چاودێریکی چڕ و پڕبێ وەکو خۆمان دکتۆر هەر لەسەر ستیرۆیدەکان بمێنینەوە. ئێمە هەر لە ئەوڵە باسمان کرد خانمان زیاتر تووشی ڕۆماتیزمە ئەبن بە بۆی گۆڕانی هۆرمۆناتەوە و لە تەمەنیشە لە تەمەنی 20 بۆ 40 زیاتر توش ئەبێت، کەواتە ئەم تەمەنی با بڵین زیادبوونی عیلەیە لە ماوەی دووگیانیە. خانمان ئەتوانێت ستیرۆید بەکاربێنن؟ بەڵێ کە هەندێ نەخۆشیمان هەیە ئەتوانین بەس هەندێ دەرمانی تایبەتی دژە ڕۆماتیزم لەگەڵ ستیرۆید بۆیانە نووسین بەڕاستی و طبعاً ئەبێ ئەو کاتە بە نەخۆشەکەش ئەڵێن ئەبێت سەردانی دکتۆری ژنان و مناڵبوون بکە بەڕاستی، ئەبێت لە ژێر چاودێریەکی چڕ بێت لە بینی یعنی ئەبێت تەنسیقێک هەبێت لە بینی دکتۆری ڕۆماتیزمە و دکتۆری ژنان و مناڵبوون تا ئەو کۆرپەیە بپارێزین لە کاریگەری هەم نەخۆشیەکە هەم چارەسەری دەرمانە. دکتۆر نەخۆشیوە هەو بەبوون کە دووگیانە خانمەکە ڕۆماتیزمەکەی کاری ینی هێرشی کردبێتە سەر مناڵەکەی کە لە سکایەتی؟ بەڵێ ئێمە نەخۆشیەکمان هەیە بە تایبەتی لە تەمەنی وەکو باست کرد بە ڕێزت 20 بۆ 40 ساڵ ئەو تەمەنەی کە ئافرەت دووگیان ئەبێت پێڵین نەخۆشی گورگە سوورەی پێڵین یاخود بە ئینگلیزی SLE پێڵین. ئەوە یەکێکە لەو نەخۆشیانی کە دژەتەن ئەو دژەتەنانەی کە دروستیەکە لەشی دایکەکە هێرشەکاتە سەر کۆرپەلەیەکە بەڕاستی بە تایبەتی هێرشەکاتە سەر دڵی ئەو مناڵە ئەو کۆرپەیە ئەبێ لەژێر چاودێری چڕ و پڕ بێت و عیلاجی تایبەت وەرگێت. دوای ئەوە کە مناڵەکەشی لە دایک بوو ئەو کاتە هەندێک فحوساتی تایبەت هەیە بۆ مناڵەکە یکەین لەگەڵ دکتۆری دڵی مناڵان ئەبێت تەنسیقێکمان هەبێت پشکنین و هەندێک فحوساتی تایبەتە بۆ یەکات ئەگەر خوا نەخواستە ئەو مناڵە ئەو دشتەنانە بە چڕی هێڵیشی کردبەوە سەر دڵی ئەو مناڵە بێ
لەگەڵ دکتۆری مناڵان تەنسیق و عیلاجی بکەین چارەسەری لە هەر لە کاتی ینی ئەوە ناکە لە ناوسکی دایکەکە لە دوایش ئەگەری هەیە کاریگەری لەسەر مناڵەکە بەهێبێت. دکتۆر لە کاریگەریەکانی ستیرۆید لەسەر جەستەی مرۆڤ باسی قەڵەبوونمان کرد واتە کەسانی کە ستیرۆید بەکارهێنن ئەمەتەن قەڵەو ئەبەنان خۆی ئێستا لە باوەرە تیجاریەکانیش ستیرۆید بەکارهێنن بە قەڵەبوونی دەم و چاوە. بەڵێ بەداخەوە هەڵەیەکی زۆر گەورەیە. دکتۆر ئەو کەسانی کە قەڵەو ئەبن و ڕۆماتیزمیان هەیە و ناتوانن وەرزشێکی با بڵێن قورس و چڕۆپڕ بکەن کە تا بتوانن باری لەشیان ڕێک بەڕێکی ڕابگرن ئامۆژگاری چێ بۆ ئەو کەسانە؟ مەبەست ئەوانەی کە لەسەر ستیرۆیدن و ڕۆماتیزمیانە و تووشی قەڵەویان دەکات. من وەکو ئاماژەم پێە ئەو دەرمانە ئێمە بە هەنگا و بە قۆناغ بە قۆناغ کەمێکینەوە بۆ نەخۆشەکان ئەیان خەینە سەر ڕێژەیە کە تووشی قەڵەوی و ئەوساوی نەبن بەڕاستی. ئەگەریش مەجبور بووین و توش بوون ئەو کاتە پێیان دەڵێن بەس خواردن یان وەرزشکردن لە غەیری ئەوە بەڕاستی هیچ هینیەترمان نییە. ئەگەر مەجبور بووین بە ڕێژەیەکی بەرز ئەو عیلاجە بین بەو نەخۆشە هەر ئەوەیە توانین بڵێن بەس هەندێک خواردن کە تووشی قەڵەوی و وەزنیان زیاکات کێشیان زیاکات زائیدەن وەرزشکردنە. بەڵام وەکو دیسان دووبارەیەکەمەوە ئێمە تا بۆمان بکرێ ڕێژێکی زۆر کەم لە مادەی دەرمانی ستیرۆید بۆ نەخۆشی ئێمە ئەنووسین. دکتۆر لە سەرەتا باسی فەحسەکانمان کرد بەڵام ئێستا شتێکی بچکۆلەم بیرکەوتەوە لە فەحسەکانە ئەشیعە دەوری هەیە لە دیاریکردنی ڕۆماتیزمە؟ بەڵێ تاکید یەکێکە لە هەرە فەحسە گرنگەکان بۆ نەخۆشی ئەینووسین. ئەتوانیت فەحسەکانمان بڕم بکەیتەوە چونکە فەحسی ڕۆماتیزمە هەیە بەڵام بەعام یعنی خەڵک نازانێت چێ بەس ئەڵێ فەحسی ڕۆماتیزمە ئەمەمان بڕم. زۆر سپاس بۆ ئەو پرسیارە بەڕاستی حەزەکەم بە یعنی دیتێل و تەفسیل باسی ئەو فەحسی ڕۆماتیزمەیە بکەم. ئێمە لە ناو کۆمەلگای خۆمان شتێک هەیە کە پێ وترێ فەحسی ڕۆماتیزمە نەخۆشەکە عادەتەن ئەچێ بۆ مختبەرێک تاقیگەیەکی پزیشکیڵێ فەحسێکی ڕۆماتیزمە بکە خۆی بەڕاستی ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە. ئەو فەحسە پێ وترێ ئەوەی کە لە ناو خەڵک باوە لە بین دوو کەوانە پێڵێن ڕۆماتیزمە خۆی ESR پێ وترێ ESR بە ئینگلیزی کورتکراوەی ئێرثروسایت سedimentation rate بە کوردی پەتی پێ وترێ ڕێژەی نیشتنی شانە سوورەکان. ئەم فەحسە کە بە هەڵە لە ناو کۆمەلگەی خۆمان پێ وترێ ڕۆماتیزمە ئەگەر هەر نەخۆشێک بۆ نمونە تووشی هەوکردنیەکی میکرۆب بوو ڤایرۆس بوو هەڵامەتێ بوو یان خوا نەخواستە نەخۆشیەکی درێژخایەن بوو یان نەخۆشی خوا نەخواستە شێرپەنجە بوو زائیدەن نەخۆشیەکانی ڕۆماتیزمی لەم شتانی کە باسم کرد ڕێژەی ئەو ESR بەرزە بێتەوە. ئەگەر نەخۆشیەکان ئەگەر میکرۆب و ڤایرۆس و هەندێک نەخۆشی کاتی بێ بۆ نمونە یەکەم جار نەخۆشیەکە کە هات سیرەکەی ESRەکەی بەرزە ئەگەر نەخۆشیەکانی کاتی بوو دوای 2 هەفتە مانگێک سیرەکەی ئەو فەحسە بۆتە ڕێژەی نۆرماڵ تەبیعی واتە نابێ ینی حەزەکەم ئەمە هەموو نەخۆشەکانمان ئەو شتە بزانن نابێ پێی بوترێ ئەمە فەحسی ڕۆماتیزمەیە. ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە بەڕاستی ئەمە هەر پێ وترێ بە کوردی ڕێژەی نیشتنی شانە سوورەکانی خوێن. ئەمە حەزەکەم بەڵێ ڕاستە لە نەخۆشی ڕۆماتیزمیش بەرزە بێتەوە و ئەسڵەن حەزەکەم ئاماژە بەوەش بدەم ئەسڵەن ئێمە زۆر یعنی ئەتوان بڵێن لە 120 بۆ 30 احتیمالەکەی لەسەر ئەو فەحسە بۆ دەستنیشانکردنی نەخۆشی ڕۆماتیزمی لە هەمووی گرنگتر مێژووی پزیشکیە پشکنینی کلینیکیە سەریریە ئەنجار یەینە سەر ئەو فەحسانەی کە یەکێک لەوانە ESRەکەیە. دکتۆر ئەشعە لە ئەشعە چۆن دەرئەکەوێت ڕۆماتیزمە؟ بەڵێ طبعاً بەپێی ئێمە وتمان 200 نەخۆشیمان هەیە ئەچێتە ژێر ناوی ڕۆماتیزم. ئەوەی بۆ نمونە RA یەکێک لەو نەخۆشیە ڕۆماتیزمانەیە نەخۆشەکان کە یەکەم جار کە نەخۆشیەکە بۆ لای ئێمە ئەڵێن بڕۆ ئەشعەیەکی هەردوو دەستمان بۆ بگرە لەگەڵ هەردوو با بڵێن پێکان سیر احتیمالە لە بیدایەتەوە هیچ نیشانەیەکی نەبێ بەڕاستی ئەگەر دوای ئەگەر بە جوان دەستنیشان نەکرێ و نەخۆشەکە عیلاجی دژە ڕۆماتیزمی وەرنەگرێ سیرەکەین دوای 6 مانگ بۆ ساڵێک ئەگەری هەیە
بینی جونگەکان داخوران دروست بێ یان سیرەکەی ئەو مەسافینێکەیە بینەکەی لە بینی جونگە وردەکان سیرەکەی بچووک بووتەوە یان هەندێک حاڵەت ئەگەر هەر بەردەوام بێ ئەو نەخۆشە بە جوانی چارەسەر وەرنەگرێ سیرەکەین تووشی ناڕێکی دروستە بێ بەڕاستی لە بینی جونگەکان و پەنجەکان خوار بوون دروستە بێ بەڕاستی ئەمە وەکو شتێکی سەرەتایی ئەشعەیە باڵێ دکتۆر ئەکرێت ڕوماتیزمە با بڵێن ئەو دژەتانانە هێرش بکەنە سەر بڕبڕەکانی پشت و دیسکی بینی بڕبڕەکان زیاتر لە هەندێک نەخۆشیمان هەیە کە پێ ئەڵێن سیرۆنێگەتیڤ سپۆندیلۆ ئەرثرۆپاثی یعنی ئەو نەخۆشیانەی کە یەکێک لەوانە کە باسمان کرد لە سەرەتاوە وەکو نەخۆشی AS بەڵێ ئەو دژەتەنانە هێرشەکەنە سەر دیسکەکان بینی بڕبڕەکانی پشت هەندێ کلس واتە ئێسکی وردی بچکۆلانە دروستە بێ هەندێک جار ئەو ئێسکە وردانە ئەنووسێن بە یەکەوە جۆرێک لە یعنی ئەو مرونەتی و حرەکەتی بڕبڕەکانی پشت کەمە بێتەوە بەهۆی ئەو کلس یان ئەو ئێسکە وردە بچووکانەی کە دروستە بێ بەڵێ دکتۆر زۆربەی نەخۆشیەکان یعنی ئەو کەسانە کە تووشی نەخۆشی ڕوماتیزمە بوون دائیمەن بە سەرما جونگەکانیان ئاوسێ سەرما کاریگەری چێ لەگە ڕوماتیزمەیە بەڵێ بەپێی هەموو توێژوینەوە تازە و کۆنەکان سەرما بۆ خۆی هیچ هۆکار نییە بۆ دروستبوونی هەندێک نەخۆشیمان هەیە تۆزە سەرما احتیمالە ینی تەسیراتێکی ئەبێت هەندێک حساسێت و ئەوسای دروستەکە و یان هەندێک شین بوونەوە بەڵام ئەتوانم بڵێم لە 90 بۆ 95 هیچ علاقی هیچ پەیوەندیەک نییە لە بینی سەرما و نەخۆشی ڕۆماتیزمە ینی با بڵێن هۆکار بێ بۆ دروستبوونی بەڵێ ئەوەی نەخۆشە ئەوەی خۆی تووشی ڕۆماتیزمە بووە سەرما کاریگەریەکانی سەرما زیای نەخۆشیەکەی لێکات بەڵام هۆکار نییە بۆ دروستبوونی نەخۆشیەکە بەڵەواتە سەرما کاریگەری ینی جیاوازی هەیە لەسەر توژبانی نەخۆشی ڕۆماتیزمە واتە ئەکرێت تووشی نەخۆشی تر ببن زووتر چونکە لە کاتێکە ئەمە دەرمانیان ئەینێ بۆی کە دژەتەنەکانیان هێور ببنەوە ینی زۆر کاریگەریان نەبێ لەسەر جەستی خۆیان کەواتە لەو کاتێ ئەگەری هەیە کە سەرما تووشی نەخۆشی تریان بکات نەخێر تووشی نەخۆشی تریان ناکات بەڵام تووشی با بڵێن نیشانەکانیان زیابێت ئازاریان بۆن ئازاریان زیابێت سووربوونەوەیان زیاترە بێ بۆن یان شینبوونەوەیان زیاترە بێ بەڵام وەکو خۆی سەرما بۆ خۆی هۆکار بێ بۆ وروژاندنی مەناعەت و ئیمیونیتی ئەو نەخۆشە نەخێر ئەتوام لە 95 نەخێر هیچ پەیوەندیەکیان نییە دکتۆرەمە کە باسی ڕوماتیزماکەن زیاتر مێشکمان بۆ لای ئێسک و جونگە و ئەواناچێ بەڵام ئایا ئەکرێت ڕوماتیزمە کار بکاتیان هێرش بکرێت ئەو دژەتەنانە هێرش بکەنە سەر شانە نەرمەکانی جەستەش بۆ نمونە چاوە جگەرە مەعیدێ ئەمانە زۆر گرنگە بەڵێ ئێمە عادەتەن کە لە نیشانەی نەخۆشی نیشانە و هێماکانی نەخۆشی جایەکەینەوە لە فیلد و هینی بابەتی ڕۆماتیزمە و ڕۆماتۆلۆجی ئەوەی کە پەیوەندی بە ئێمەوە هەیە پێڵێن ینی ئەڵێن ئەو نیشانەی کە لەسەر جونگەکان ئیشەکە یان غەیری جونگەکان ئیشەکات بەڵێ ئەگەری هەیە تەسیر بکاتە سەر کۆندامی چاو جگەر کۆندامی هەرس و گەدە و ئەوانە گورچیلە بەڵێ ئەگەری هەیە بە پێی نەخۆشیەکان ئەو دژەتەنانە هێرشەکەنە سەر غەیری جونگەکان بەڵێ جوانە دکتۆر ئەستیرۆیدەکان کارەکەنە سەر هۆرمۆنەکانی ئەو دەردراوی ئەو کە لەسەر گورچیلە دەرئەدرێ ئەمە چۆن خۆمان بپارێزین لەوەی کە ئەو کێشەیەمان بۆ دروست نەبێت کاتێک کە ئەستیرۆید بەکار ئەهێنین هەر وەکو ئاماژەم پێیا بێ بە یعنی سەردانی دکتۆرەکەت بکەیت هەندێک فحوسات هەیە احتیمالە مانگانە بێت 3 مانگ جارێ بێت 6 مانگ جارێ بێت تا تووشی ئەو کاریگەری لاوەکیە نەبین بەپێی فەحسەکان ئەگەر ڕێژەی ئەو هۆرمۆناتە تێک چوو بێ ئێمە یەکسەرە بێت دەستکاری دەرمانەکە بکەین یان ئەو کاتە ئەگەر نەمانتوانی وەکو پزیشکی جونگە و ڕۆماتیزمە کۆنتترۆڵیکەین ئەبێ ئێمە ڕایەکی دکتۆری تر وەرگرین ئەمەش لێرە تەمەنە بێ گرنگی بین بە پسپۆرێتی وردی بەپێی ینی با بڵێن بەپێی حاڵەتی نەخۆشەکەی نێنی بۆ نمونە بۆ لای دکتۆری ئەندۆکراینۆلۆژی ینی دکتۆری تایبەت بە ئەو هۆرمۆناتی یان ئەو هۆرمۆناتی کە ئەی ڕێژێتە ناو خوێن هەمانە دکتۆر تایبەتە بەس بەو بوارە دکتۆر چۆن خۆمان پارێزین لە توش بوون بە ڕوماتیزمە
وڵی بەداخەوە هیچ هینمان نییە وەکو بڵێ خۆمان بپارێزین ئەگەر خوا نەخواستە ئەگەر هەبێت توش ببین هەر توشە بیت ینی هیچ هینمان نییە بەڕاستی خۆپاراستنێک نییە نەخێر هیچمان نییە بەداخەوە وڵا دکتۆر ڕێنمایی چێ بۆ ئەو کەسانی کە تووشی ڕۆماتیزمە بوون بەڵێ پێش هەموو شتێک حەزەکەم بە نەخۆشەکان بڵێم هیچ خۆیان تێک نێن ینی کە دکتۆر پێڵێ تووشی ڕۆماتیزمە بووی وەکو ئەوەیە بە نەخۆشێکەڵەی تووشی زەخت و شەکرە بووی هەر ڕێک وایە ڕاستە درێژخایەنە عیلاجی بەردەوامت ئەبێ عیلاجی بەردەوام وەرگریت سەردانی پزیشکی تایبەتی خۆتەکەی بەپێی ئەوەی کە خۆی دکتۆرەکە پزیشکەکە پێتەڵێ بۆ نمونە وەکو ئاماژەم پێ مانگانە بێ 6 مانگ جارێ 3 مانگ جارێ بێت عیلاجەکان بەبێ ڕای دکتۆر وەرگتن لە نەخۆشیەکە نابێت لە خۆیەوە نە دەستکاری بکات نە زیای بکات نە کەمی بکات نە ڕایگرێ بەڕاستی ئەوە هەڵەیەکی زۆر گەورەیە و ژیانی خۆی بەرێتە سەرەوە و وەرزشی سووک بکات و هەر ئەوەنە بەڕاستی هیچ پێویست بە دڵڕاوکێ ناکات. دکتۆر کۆتا پرسیارمان لایانی دەرونی و کەسانی تووشی ڕۆماتیزمە بوون چۆنە؟ وەڵی بەپێی یعنی پێرسناڵەتی و شخصێتی ئەو نەخۆشە ئەگۆڕێ بەڕاستی بەڵام ئەتوانم بڵێم لە سەتا بەڕێی من یان لە 150یان احتیمالە تووشی بۆ نمونە کەم خەوی ئەبن عادەتەن یان ئازاریان تۆزە بە زەحمەت کۆنتترۆڵە بێ هەندێک مێشکیان بیرکردنەوەیان زیاد بێت ئەوەش ئەتوانین ئێمە بە قسەکردن یان نردنی نەخۆش بۆ لای دکتۆری دەرونی بەڕاستی هەندێ عیلاجی سووک یان هەندێ هەر بە قسەکردن و ئامۆژگاریکردن بەڕاستی کۆنتترۆڵە بێت و سپاس بۆخوا شتێکی هینمان نییە بڵین خوا نەخواستن نەخۆشێک تووشی نەخۆشی دەرونی بێ درێژخایەن بێ توانین کۆنتترۆل ینی کۆنتترۆل ئەکرێ بەڕاستی کاتە لەو کاتە دەوری دکتۆر و ئەو کەسانی کە لە خێزانی ئەو کەسیان کە تووشی ڕۆماتیزم بوون بووە زۆر گەورەیە زۆر گەورەیە و دەوروبەریان ئەبێ هاوکاریان بەڕاستی. کاک دکتۆر دەستەکانە خۆش بە ئەمڕۆ لەگەڵمانە بووی زۆر ئازیەتمان نای بەعکسەوە من زۆر سپاسی ئەوەکەم بە هیوادارم ئینشاءڵڵا تەندروستیەکی باش بۆ هەموو نەخۆشەکانی ڕۆماتیزمە و غەیری ڕۆماتیزمەش ممنون زۆر سپاس. ئەزیزانی ئێمە بەم شێوە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەمان هەتا بەرنامەیەکی تر هەر شاد بن.